لە 12مین ساڵیادی دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیام زۆربەی چین و توێژەکان ستایشی ڕۆڵی کەناڵی پەیام دەکەن. یەکێک لەو چینانەی کە هەمیشە پەیام دەنگ و ڕەنگیان بووە مامۆستایان و فەرمانبەرانن. ئەوان دەڵێن پەیام تاکە کەناڵ بووە بە ڕازگۆیی و بوێریەوە کاری کردووە. ئێمە لە کوردستانە چەندین کەناڵمان هەیە، ئەتوانم بڵێم لە ڕاستترینەکەیان و لە باشترینەکەیان کەناڵی پەیامە، چونکە ڕۆژێ لە ڕۆژان کە متابعەمان کردووە یەک هەڵەیەک لە گەیاندنی پەیامەکانیانە نەبووە. لەبەرەوە سوپاس بۆ خواشانازی بۆ واکەین کە کەناڵی پەیام ئەتوانم بڵێم ڕازگۆترین کەناڵە. کەناڵی پەیام چاوی ئێمە بووە، کەناڵی پەیام دەنگی ئێمە بووە بۆ ناو کوردستان و دەرەوەی کوردستانیش. بەڕاستی ئەو کاتانی کە لەسەر شەقام بووین ئێمە وەکو مامۆسایانی ناڕازی و موچەخۆرانی ناڕازی کە بەرامبەر ئەم ستەمەی کە دەسەڵاتی هەرێمی کوردستان لە ئێمەی کردووە، توانم بڵێم تاکە کەناڵ بووە کە لە هەموو کاتێکە بەڵێ کەناڵەکانی تریشیان بەس کەناڵەکانی تریش بووە، باڵس کەناڵی پەیام پیشەیانە ڕازگۆیانە بۆ خزمەتی پرۆسەکە بۆ ئەو خزمەتیەوە بووە کە دەنگ و ڕەنگی فەرمانبەران و مامۆسایانی ناڕازی بگەێنن بە بەرچاوی هەموو خەڵکە بە وجدانەکانی جیهان. قوتابیان و خوێنکاران لە کاتی گرتبوونەوەی ناڕەزایی و خۆپشاندان و گەیاندنی دەنگیان بەلایانی پەیوەندیدار یەکێکی تر بوون لەو توێژانەی پەیام هەمیشە داکۆکی لە داواکاریەکانیان کردووە. دیارم وەکو خوێندکارێک ڕۆڵی کەناڵی ئاسمانی پەیام لە پرۆسەی خوێندن بە گشتی و پرۆسەی خوێنی باڵا بە تایبەت بەرزە نرخێنی پێمانە کەوا کەناڵی ئاسمانی پەیام ڕۆڵی بەرچاوی هەوە لە گەیاندنی ناڕەزایەتیەکان و کێشەکانی بەردەم پرۆسەی خوێنی بە باشی باس کردووە لە نمونەی منهەجی خوێندن و کێشەکان و ناڕەزایەتی قوتابیان و هەروەها ناڕەزایەتەکانی مامۆستایانیش. کەناڵی ئاسمانی پەیام بە شێوازێکی ڕاست و دروست پەیامەکەی گەیاندووە، نەزیادەڕۆی تیاکردو نەکەم تەرخەمیشی تێدا کردووە. بێگومان کەناڵی ئاسمانی پەیام سەرڕای ئەمانەش بەردەوام بەرنامەی پەروەردەی و راپۆرتی شیکاری هەبووە و هەوڵیدا کەسانێکی بازبوون و شارەزای لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام دەرکەون بۆ ئەوەی دەستخەنە سەر ئەو برینانەی کەوا لە کۆمەڵگا هەیە و ئەو کێشانی کەوا لە پرۆسەی خوێندنە هەیە و ئەمەش بۆتە هۆکارێک بۆی کەوا کەناڵی ئاسمانی پەیام وەکو سەرچاوەیەکی ڕاستی زانیاری خەڵک تەماشای بکات و بینەرێکی بەرچاوی هەبێت. لە سەرجەم بارودۆخە تایبەت و هەستیارەکان پەیام لە بەرەی گەیاندنی داواکاریەکانی خاوەن پێداویستە تایبەتەکانیشدا بووە. لە سەرجەم کار و چالاکیەکانیاندا نیگەرانی و پەیامی ناڕەزایی گەیاندون. سکرتێری یەکێتی کەمەندامان بە گرنگیەوە باز لە ڕۆڵی کەناڵی پەیام دەکات. من وەکو سامان وەکو لێپسرای گشتیکێتی کەمەندامان وەکو چالاکوانێک ئەم شاهیدیە بۆ دنیا بۆ قیامەتی ژەدەم کە کەناڵی ئاسمانی پەیام بە حەق پەیامی کەمەندامانی گەیانەوە، یعنی بۆ هیچ کەس پەیام نەبوو بێت بۆ ئێمە پەیام بوو. دووبارەیەکەمەوە من ئەم شاهیدیە بۆ دنیا بۆ قیامەتی خۆشمەدەم کەناڵی ئاسمانی پەیام بەبێ هیچ تەحەفوزێک هەرچی پەیامی ئێمە بۆ گەیانوێتی، هەرچی وتومانە وتوتی با بڕات، یعنی دەیان و سەدان بەرنامەمان هەیە لە کەناڵی پەیام. زۆر بە خراپیش قسەمان کرد و جاری وایە لەسەر حیزبەکان زۆر ئاسایی بوو، زۆریش بە ڕۆحێکی جوان وەریگرتووە. بۆیە بەڕاستی پەیام درەوشاوی ژیانی ئێمەیە و پەیام گەیەنەری پەیامەکانی ئێمەیە و پەیام خۆشەویستە لامان و هەر کاتێکی ئەبینم کە پەیام تووشی ناخۆشی ئەبێ یا تووشی گرفت دەبێت لە ڕوویداراییەوە بڕواتان بێت سوێن بەخوا من دڵم پێ ئازاری پێکات، چونکە ئەزانم دەرەچەیەکی گەورە کانیەکی گەورە خەریکە لێڵ ئەبێ ناتوانم ئاوی تیا بخۆمەوە، چکە پەیام بۆ ئێمە کانێکی جوانە، ئەتوانین ئاوی تیا بخۆینەوە، ئەتوانین ئاوی پێبین بە خەڵک، ئەتوانین تینوێتی خۆمانی پێ بشکێنین. پەیام هەمیشە بڵنگۆی گواستنەوەی دەنگی ناڕازی هاوڵاتیان و سەرجەم چین و توێژەکان بووە بەبێ جیاوازی دەنگ و ڕەنگ. سەرڕای ئەوەی کەناڵەکە زمان حاڵی کۆمەڵی ئیسلامیە، بەڵام هەمیشە هاوسەنگی میدیایی پاراستووە و بە شێوەیەکی ئەکادیمی و میدیایی کاری کردووە. شاهدیدانی چین و توێژەکانیش ئەو ڕاستیە دەسەلمێنن. ڕامێر عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.